چاوانتەوەر یەکەمی بەرنامە گفتوگۆ دەکەین خەڵبەتە لە 25 نۆڤەمبەرەوە تا بۆ ماوەی 2 هەفتە توندوتیژی یاخود با بڵێن چالاکیەکانی توندوتیژی بەرامبەر بە ژنان لە ڕێگەی سیمینار لە ڕێگەی کۆڕ و چەندین بابەتی جیاوازتەم 2 هەفتەیەدا لەم 2 هەفتەیەدا هەڵبەتە کاری لەسەر دەکرێت کار و چالاکیەکان جۆرا و جۆرن لەسەر بنەمای با بڵێن کار و هەروەها جۆری کۆمەڵایەتی و هۆکارانی کە پێیوەستن بە خۆکوشتنی ژنان و توندوتیژی بەرامبەر ژنان ڕێگە چارەکان لە چوارچێوەی کۆڕ و سیمینار و چەندین چالاکی جۆرا و جۆر کاری لەسەر دەکرێت هەڵبەتە لە ماوەی ئەم 2 هەفتەیەدا جا تایبەت بەم بابەتە با بڵێن بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی ئەمڕۆ تەوەری یەکەمی بەرنامە دەبێت کە باسی ئەوە بەڵێ بەدڵنیایەوە لەسەر ئەم بابەتە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری دکتۆر مەهدی مەخدیت قادر بەرپرسی باڵای هاوبەشیەکانی ڕێکخراوی سید کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان دەمەوێت بزانم بە دیاریکراوی دەستنیشانکردنی با بڵێن توندوتیژی لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی بۆچی بە دیاریکراوی ئەم بابەتە هەڵبژێردراوە بەیانیتان باش بەیانی ئێوەی بەڕێز و بینیرانی کورسات باش بێگومان بابەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی پەتایەکی جیهانیە و عێراق و هەرێمی کوردستانیش بە دەرنیە لەم پەتایە و نەتەوەی گرتوەکان هەر لە ساڵی 1970ەوە کار لەسەر ئەم بابەتە دەکات و ساڵانە هەموو وڵاتان نەک تەنها عێراق هەموو وڵاتان چاڵاکی ئەنجام دەدەن بە بۆنەی ئەو 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و کچان. بەڵێ دکتۆر ئەمێ سەرتا پرسیاری ئەوە بکەم گرنگترین یاخود دیارترین ئەو توندوتیژە کۆمەڵایەتیانی لە ئێستا دە کۆمەڵگەی کوردی تایبەتتر باشووری کوردستان پێیدا تێپەڕ دەبێت کامانن لە ڕابردوودا زۆر باسی هەموو جۆرەکانی توندوتیژیمان کرد هەموو ئەو زیانانی کە بۆ ژن تایبەتی لە کۆمەڵگەدا هەیە بەڵام لە ئێستادا پشکێکی گەوریان خڵ سەر کۆمەڵایەتی کۆمەڵگە کە توندوتیژی و هەروەها لەگەڵ ئەوەدا نایەکسانی بەرامبەر بە ژنان هەیە گرنگترین یان دیارترین یان زەقترین ئەو نایەکسانەیە یاخۆ ئەو توندوتیژیانە کە کۆمەڵگە بەرامبەر بە ژن دەیکات کامانن. بێگومان توندوتیژی فرە ڕەهەندە دەکرێت یەکێک لە ڕەهەندەکانی سیاسی بێ دەکرێت ئابووری بێ دەکرێت کۆمەڵایەتی بێ و جۆرەکانی توندوتیژی زۆرن دەکرێت توندوتیژی سەکسی بێ دەکرێت توندوتیژی دەرونی بێ دەکرێت توندوتیژی جەستەیی بێ دەکرێت تا ڕادێ ئەوە کە پەیوەندیدار بێ بە ژیانی کەسەکانەوە یاری بێتە هۆی لە ناوبردننی ژیانی کەسێک و لە هەرێمی کوردستان بەداخەوە جۆرەکانی توندوتیژی زۆرن و دەکرێت بڵێن ئێمە لە هەموو جۆرەکانی توندوتیژی زۆرن هەردوێنێکە ئێمە بەشدار بووین لە کۆنفرانسێک کە لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ڕێکخرا بوو ئامارەکانی خۆکوشتن لە هەرێمی کوردستان خۆکوشتنی ژنان لە هەرێمی کوردستانیان خستە ڕوو بەو مانایی کە تا ڕادەی خۆکوشتنیش لە هەرێمی کوردستان بوونی هەیە. بەڵێ باشە دکتۆر بە دیاریکراوی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لەسەر بنەمای یاخود جۆری کۆمەڵایەتی چی لە خۆ دەگرێت؟ دەمەوێت تیشک بخەمەوە سەر ئەوە زۆر سپاس بۆ پرسیارەکەت بێگومان هەر لە 2014ەوە لە فترەی شەڕی نەگریسی داعش نەتەوەی گرتووەکان لە هەرێمی کوردستان کۆمەڵێک میکانزمیاندانا بۆ هەماهەنگی لە نێوان ڕێکخراوەکان و بۆ هەماهەنگی لەگەڵ دەستگا پەیوەنددارەکانی حکوومەت و یەک لەو میکانزمانە بریتی بوو لە گروپێکی لاوەچی بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی کە تێیدا هەموو ئەو ڕێکخراوانەی کە ڕێکخراوی ناوەخۆی بن ڕێکخراوی نێودەوڵەتی چ ئاژانسەکانی UN و دەستگا پەیوەنددارەکانی حکوومەت تێیدا هەماهەنگیان دەکرد بۆەوەی کە یەکتر تەواو بکەن و بۆی کە بتوانن باشترین زۆری خزمەتگوزاری پێشکەش بە قوربانەکانی توندوتیژی بکەن لەوانە خزمەتگوزاری یاسایی خزمەتگوزاری دەرونی خزمەتگوزاری کۆمەڵایەتی و خزمەتگوزاری دیکە کە دەکرێت بۆ نمونە تەمسیلی یاسایی لە دادگاکاندا. بەڵام لە 2022 نەتەوەی گرتوەکان بڕیاری ئەوەیاندا کە ئیتر عێراق لە فترەی قەیرانی مرۆیی نەما پێینا هەنگاوی بەرەو پێشچوون پێی دەوترێت دیڤڵۆپمنت بە ئینگلیزی ئیتر لەو هەنگاوە پێویست بەوە ناکات کە تیتر نەتەوەی گرتوەکانی دارە بدنەوە دەبێ ئەومە لە فەڕادەستی حکوومەت بکرێت ئەوە بۆ بڕیاریاندا لە عێراق و هەرێمی کوردستان تەسلیمی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بکرێت لە هەرێمی کوردستان درا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێمی کوردستان
و ئێمە وەکو ڕێکخراوی سید هەماهەنگین لەگەڵ وەزارەتی کار لە جانبە تەکنیکیەکە و بەیەکەوە ئێمە تۆزێ گۆڕانکاریمان لە شێواز و تا لە ناوی گروپە هەماهەنگیەکەش کرد کە پێی دەوتری ئێستا سێکتەری هەماهەنگی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی و بێگومان ئەو سێکتەرە لە چەند گروپێکی کار پێکاتوە کە لەسەر مستەوای پارێزگاکان کار دەکا پێی دەوترێت گروپی کاری پارێزگاکان بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی لە ئێستادا سێ گروپن لە هەولێر و دهۆک سلێمانی و وەزارەتی کار بەنیازەکە چەند گروپێکی تر لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان بکاتەوە. باشە دکتۆر دەمەوێت ئەو وەڵامم دەستکەوێت تونند و تیژی لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی چی لە خۆ دەگرێت؟ تونند و تیژی لە سەر بنەمای جۆری کۆمەڵایەتی هەموو جۆری تونند و تیژیە کە پەیوەندیدارە بە هەردوو ڕەگەزی نێرومێ پەیوەندیدارە بۆ شێوازەی کە پیاو دەڕوانێتە ئافرەت دەڕوانێتە پیاو وە کۆمەلگا دەڕوانێتە ژن و پیاو یعنی دەکرێت تونند و تیژەکە لەسەر هەر ئەساسێک بێ دەکرێت پەیوەندیدار بێ بە جانبی کەلتوری دەکرێت پەیوەندیدار بێ بە شێوازی بینینی ئینسانەکان لە بۆ یەکتر هەر تونند و تیژێک بێت کە لە چوارچێوەی خێزان و دەکرێت تونند و تیژێ بەڕاستی لە دەرەوەی چوارچێوەی خێزانی شڕ بدە و بۆ نمونە ئێستاوەی کە لە هەرێمی کوردستان لە دنیاش بەڕاستی بە شێوازێکی بەربڵاوە بەڕاستی مەسەلەی تونند و تیژی ئەلکترۆنیە ئەوەی کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوازی جیاواز بۆ نمونە وێنە و ڤیددیۆ و وردەکاری تایبەتی کەسەکان دەکەوێتە بەردەستان و بەکاری دەهێن بە شێوازێکی نادروست دەکرێت بۆ ئیبتیزازکردن بێ دەکرێت بۆ پارە لێ کێشانەوە بێ دەکرێت بۆ بەکارهێنانیان بێ بۆ کاری دیکە بە خۆشبەختانە لە هەرێمی کوردستان وەزارەتی ناوەخۆ کاری جدیان لەسەرەوە مەلەفە کردیە بەڵام پێمان وایە هێشتا لە ئاستی ئەو تونند و تیژیانە نییە کە لە ئەرزی واقع هەیە پێویستی بە تەکنەلۆژیا هەیە پێویستی بە کۆمەڵێک توڵی دیاریکراو هەیە بۆی ئەو کەسانەی کە تونند و تیژیەکە ئەنجام دەدەن دەستنیشان بکرێنەوە بدرێنە یاسا. دکتۆر تەکنەلۆژیا و پێگە ئەلکترۆنیەکان لە ئێستادا لە کۆمەڵگەدا لە جیهان بەگشتی پێگەیەکی گەورە پشکێکی گەورەی لە هەموو کێشانەدا بەردەکەوێت کە لە منداڵ لە ژن لە گەورە لە کەسانی پێگەشتی پێیدا تێپەڕ دەبن هەڵبەتە ئێستا ئێمە کێشەکان لە چوارچێوی ژناندا و تونند و تیژانی کە بەرامبەر بە ژنان دەکرێت لە ڕێگەی ئەم پێگە ئەلکترۆنیانە و لە ڕێگەی سۆشیال میدیاکانەوەیە ئێوە چۆن هەوڵتانیاوە لەم هەفتەیەدا ئەو کێشانە بخەنە ڕوو چۆن توانیتان ئامارەکان وەربگرن چۆن توانیتانە داتا وەربگرن داتای پێویستان لایە کە حاڵەتەکان چەندێکن لە شارێکدا زۆرە کام سەرچاوانن کە بە تایبەتی لە سۆشیال میدیادا هۆکارێکی سەرەکی ئەو تونند و تیژیانن کە بەرامبەر بە ژنان دەکرێت. بێگومان ئێمە وەکو ڕێکخراوی سید سەبارە بۆی کە ئێمە چاڵاچێکمان لە پێشە لە ڕۆژی یەکشەمەی داهاتوو دەکا 3 دیسەمبەر ئێمە لەو چاڵاچێدا چاڵاچێکە پێک هاتووە لە دوو پەنێڵی سەرەتا بۆ ناساندنی سێکتەری هەماهەنگی بەرەنگاربوونەوەی تونند و تیژیە کە لایەنە تایبەتمەندەکان داوت دەکرێن و پەنێڵی دووەم پەیوەندیدار دەبێت بە ناساندنی یان بە قسەکردن لەگەڵ ئەو دام و دەستگایانەی حکوومەت کە تایبەتن و کار لەسەر ئەو بابەتە دەکەن و بێگومان سێ گروپی مێزگەردیشمان دەبێت و لەو مێزگەردانەیە چێشیان پەیوەندیدارە بە مەسەلەی تونند و تیژی ئەلکترۆنی لە تونند و تیژی ئەلکترۆنی لایەنە پەیوەندیدارەکان هەم لە ئاسایش لە دیسیڤاو ئەوەی کە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزان داوت دەکرێت بۆ قسەکردن لەسەر مەسەلەی تونند و تیژی ئەلکترۆنی و بێگومان سۆشیال میدیا بە شێواز و بە ناوە جیاوازەکانی بە ئەپلیکیشنە جیاوازەکان دەکرێت بەکار بهێنرێن بۆ مەسەلەی ئەنجامدانی تونند و تیژی دەکرێت ئێمە وەکو دەستگای سید نزیکەی لە ماوەی 6 مانگی ڕابردوو خەریکی ئەنجامدانی ریسێرچێکین و لەو ریسێرچە داتایی زۆرمان کۆ کردوتەوە و مقابلاتی تایبەتمان ئەنجامداوە لەگەڵ خەڵکی پەیوەندیدار و خەڵکی تایبەتمەند کە لە بوارە کار دەکەن و قەناعەتەکان من لێ دەگەڕم وردەکاریەکانی ریسێرچەکە لێرە باس ناکەم بەڵام ئەوەی کە پێشبینیمان کردی ئەوەی کە خوێندنەوەی سەرەتاییمان لە بۆی کردیە زۆربەی ئەپلیکیشنەکان بەڕاستی دەکرێت بە شێوازێک لە شێوازەکان بە خراپە بەکاربهێنرێن چی مەسەلەن تیکتۆک بێت چی تێلگرام بێت چی فەیسبوک بێ دەکرێت ئەوانە بەکار بهێنرێن بۆ وەرگرتنی وێنە و وردەکاری کەسەکان و لە پاشان بەکارهێنانەوەیان لە دژی هەمان کەس
یان بۆ بابەتی دیکە. دکتۆر ئەمە دەبێتە هۆکارێک ئەگەر هاتوو بوو منە لە ڕیسێرچەکەتانە لە توێژینەوەکەتانە بەشێکی سوۆشیال میدیا ئیتر هەر بەشێکی بە فیسبوک بە ئینستاگرام بێت تیلیگرام بێت هەر بەشێکی دەم سوۆشیال میدیا ئەشکالی زۆر لەسەر بە شوازێک لە شوازەکانە کوردستاندا بەنەڕاستی بەکار هات بەدەستە کۆیەک بۆ ئۆتۆ دوتیژانی کە بەرامبەر بە ژنان دەکرێت هیچ بڕیارێک لەو شێوازەتان هەیە کە داوا لە حکوومەتکەن بە شێوازێک سانسۆر لەسەر ئەو پێگانەدا بنێن بۆ ئەوەی کە بە ئاسانی بۆ شێوازە تۆندوتیژی لە دژی ژنان دروست نەکات. پرسیارێکی جوانە بێگومان ئێمە هەموو کات دەڵێن کە دەبێ زۆرێک لە سانسۆر هەبێ بەڵام لە هەمان کاتیشدا ئەو سانسۆرە نابێ بگاتە ئەو ڕادەیە کە ئازادیەکانی ڕادەربڕین ئازادی ڕۆژنامەوانی بەرتەسک بکاتەوە و پێم وایە کە حکوومەتی هەرێم لە هەوڵی ئەوەدایە کە کار لەسەر ئەو بابەتە بکە بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکان و بتواندرێ بگەین بە جۆرێک لە سیاق کە هەم ئازادی ڕۆژنامەگەری ئازادی ڕادەربڕین ئازادی دەستکەوتنی زانیاری بپارێزرێ و لە هەمان کاتیش مافی خەڵکان لە پێشێلەکردنی مافەکانیان لە پێشێلەکردنی ئازادەکانیان بپارێزرێ و بێگومانەوە ئەرکێکی ئاسان نییە و پێویستی بە وردەکاری بە کەسانی شارەزا لە باری تەکنیکی بە کەسانی بە ئامێری دیاریکراو بە توڵی دیاریکراو بۆ ئەوەی ئەو کەسانەی کە خراپ بەکاردەهێنن هۆکارە جیاوازەکانی سوۆشیال میدیا بە خراپە بەکاردەهێنن دەستنیشان بکرێن و بدرێنە یاسا. باشە دکتۆر دەمەوێت ئەوە بزانم ڕۆڵی ڕێکخراوەکان بە شێوەیەکی گشتی لە هۆشیارکردنەوەی ژنان لە هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا بۆ کەمکردنەوەی توندوتیژی دژی ژنان ڕۆڵەکان لە چه ئاستێکدایە بە دیاریکراوی ڕێکخراوەکان تا چەنە توانیویانە کاریگەریان لەسەر کەمکردنەوەی توندوتیژی دژی ژنان هەبێت. پێم وایە ڕێکخراوەکان هەر لە سەرەتایی دامەزراندنیانەوە ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە مەسەلەی بەرەنگاربوو لە مەسەلەی هۆشیاری گشتی و بەرەنگاربوونەوەی توندوتیژی یعنی قسەکردنە لەسەر سێتەوە تەوەرێکیان ئەوەیە چۆن ڕێگری بکرێ تەوەری دووەم کاتێک کە ڕوویدا چۆن بتواندرێ خزمەتگوزاری پێشکەش بکرێ خزمەتگوزاری پاراستن پێشکەش بکرێ و دواتر چۆن لەگەڵ ئەو کەسانەی کە تاوانەکان ئەنجام دەدەن لەگەڵ دادگا متابعە بکرێت لە هەرێمی کوردستان ڕێکخراوەکان ژمارەیەکی بەرچاو لەو ڕێکخراوانە هەیە کە لە بواری بەرەنگاربوونەوەی توندوتیژی کار دەکەن و ڕۆڵێکی بەرچاویان هەبوو بە شێوازی جیاواز لە ڕێگەی کەناڵەکانی ڕێگەیاندن لە ڕێگەی ڕێخستنی کۆر و سمینار لە ڕێگەی سەردانی قوتابخانەکان لە ڕێگەی پێگە ئەلیکترۆنیەکانی خۆیانەوە بە شێوازی جیاواز هەوڵیان داوە کە هۆشیاری کۆمەلگا بکەنەوە چکە بەرگرتن لە ڕوودانی توندوتیژی یەک لە ئەرکە لە پێشینەیەکانە و بۆ ئەوی کە بەربگیرێ بە ڕوودانی توندوتیژی پێویست بەوە دەکا کە هەرێکە لە تاکانی کۆمەلگا ئەستێکی هۆشیاری باشیان هەبێ بزانن کە بۆ نمونە باسی سوۆشیال میدیامان کرد سوۆشیال میدیا چۆن بەکار بهێنرێ و چۆن وا بکرێت کە تایبەتیەکانی ئەو کەسە نەڕواتە نیان نەچێتە بەردەستی کەسانی. بەڵێ دکتۆر زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ دکتۆر مەهدی مەخید قادر بەرپرسی باڵای هاوبەشەکانی ڕێکخراوی سیت دووبارە سپاس بۆ بەڕێستان.